ڕێز و خۆشەویستی هاوڕێیان چۆنن؟ بە هیوام باش بن. خێر بێن هاوڕێیان وەرن خەبەری باش. وەڵا هەندە خەبەرمان لایەتر ئاڵوگۆڕ بکەین دەمە چ شەخسەمان نەکردیە. لێرە بارانە، ئەو بارانە لە کوردستان ناباری، هەم خەڵک دەبوژێتەوە، هەم ئەم ئاژەڵە بێ زمانانەش کەمێک لەو بێ ئاوێ قوتارە بن. خێر بێن وەرن بزانە وەرە سەیری کوڕەکانی تاڵەبانی بکەن. دەستیان بە جموجۆڵ کردیە، دەستیان بە جموجۆڵی شکەند کردیە. خێر بێن ئاوڕێیان ئەو کات باز لەوەش دەکەین چۆن ئەو سکرتێرە تایبەتەی فاروقی مەلا مستەفا تیرۆر کرایە وە پارە لە چەند بەرپرس وەرگیرایەوە چ بەرنامەی تری هەیە کاکە پاڤێل لەگەر کاک پاڤل لەگەر کاک قوبادی جۆتە کوڕەکەی تاڵەبانی. خێر بێن سەرچاوی ئێمە یەک بەیەکتان هاوڕێیان لێرە وەڵا چەوەچی تاریچیە بەردەوام باران دەباری ئێستاکە. سەرچاوی ئێمە هاوڕێیان خەبەر دەنگ و باستان ئەو دوسێ دەقەشۆک پرەنسیب ڕادەوەستە دەبتە سەعات 6 دوای ئەوە هەندە قسە و باسان لەگەڵ دەکەین. باش داخیان بکە کورۆ بابەوانە تەڕە بندەرەنگە واد و لەش فرۆش هەر یەک جار پێیان ناخۆشە. دوای ئەو لێ ڕادێن ئەگەر ناسی 5 ساڵە نەکەر ئێمە کەس مایە قسە بەوانە نەڵێت تفو نەعلەت نمایە بەبەریان نەکەوی ناوێرن سەر دەرکەن لەو ئەوروپایی لەو فەیسبووکەی وەڵا چاوتان ماچەکەم بە شەرەف نییە حەشریان پێ دەکەن. برا ڕۆ ئەمن ئەو هەموو جوێنەم پێ بدرێ ئەو هەموو خەڵک ئەوەندە بێزی خۆی لێم بکات و کورە کو دوور ناکەومەوە. یعنی بەجددی ئەگەر ڕێز لە خۆم بگرم بەخورا ئەوڕۆ لەگەر دکتۆر هێرش سەید سەلیم ڕواندزی ئەوم کرد لەسەر ئەوەی سەگ پڕی داوە تر 15 دقەیە قسەمان کرد ئەیگو خەڵک پڕ دەداتە منیش لە کاتێکدا ئەم بنەماڵەکەی بنەماڵەژی دیار و وەتەنین هەم کابرا لە بۆی تەندروستیە هەرچی مەسئول بینێ کەتە بەرێ هەرچی مەسئول بێ کەتە بەرێ. بەخێر بێن هاوڕێیان نازان بڵێم چێ خەبەرەکی وا ئەوەم لا نییە بڵێم شایستەی باسکردن بێت بەڵام ئەو شتانەی لەسەرێکێتیە ئەو ماوەی هاوڕێیان ئەم وەزعەکە زارێ هێدیە ڕووداوی گەرما و گەرم نییە بۆ ئەمەش ئاکتیڤ نینە و ئەگەر شتەکی گچک و ئینسان خۆ ناکرێ بەس شت پڕ بکاتەوە خەبەرەشی گرنگ کات وەچی ئێستا دوێنێ ئەو خەبەرانەیاندا ماتیما لەگەرتان قسە و باز دەکەم. کاک پاڤل و کاک قوباد وەڵا قۆروباسیان لە یاد کردیە ها ئاوانیە بەناو مەسئول بزنسکردنیە بەس نەک لە پێناوی چاکسازی لۆ جیرفانانەی خۆیان ئەو جۆتە کوڕی تاڵەبانی وەڵڵاهی بڕوا ناکەم پاڤل و قوباد مەسرۆر و نێتیر و مەسعود بە خەیاڵیش ئەویان دابێ ڕۆژێک لە ڕۆژان بگەنە ئەو وەزعەی ئێستا و ئەو ڕۆژەت ئەوەیان هەبیت. هاوڕێیان چەکەکی زۆر بەلەوەی بچینە سەر ئەوە بارندێک سەری ئەتان دەبرا دەروشتیش دێن ئەوە بی چەکەکی زۆر ڕۆژانە لە بۆ ڕۆژ ئاوا دەڕوا بڕوا بکە نەک هەر تورکیا گەڕی گرتیە چەکی بەهێز لە پشتیانن پارتی شەقی بردیە چەک لە هەولێ ها پارتی گەڕی گرتیە بەوەی کە ئەو بوویتە سانەوی ئەکو برێ خەڵکان ژن دێنێن ژنی یەکەمی بدات زۆر مەقبولانی و مەسەلەکە هەر مەقبولیەکەیە نەگو نمونونەکە ژنەکەونەکەش هەمات کرایە پارتی وای لاتیە ئەو پارتی وەخت خۆی ئەو بە ناوی کورد هەمووشتش ئێستا ئەو چەکانی لە هەولێرێشە دەبردرێتە ڕۆژ ئاوا تورکیا و پارتی گڕیان گرتیە بڕوان پێ بکەن شێت بوونە بەدەست ئەو وەزعی ئەحمەد شەرعیش نازانی وەکو ئەوەیەکە کابراایەک بی 4-5 سعودیە خەلیج داوای لێ دەکەن ئیسرائیل داوای لێ دەکەن تورکیا داوای لێ دەکەن ئەمریکا و ئەوروپا داوای لێ دەکەن نازانی بە چیان لا ڕابگاتن نازانی بە چ ڕابگاتن کاک
ئەحمەد شەرع و محەممەد جۆلانی وەزئی زۆر شڕا ئەوە لە سوێدا ئەوانش دەبین داوای مافی چارەی خۆنووسین دەکەن تەسلیم نابن وەڕۆ لەگە برادرە قسەم کرد لە ڕۆژاوە بۆی گۆ قادر ئەوەیە ینی لە سوێدا ئیش هەوڵ دەدەن ئەنەکەسە دروستکەن لە ناو دروستەکان ئەنەکەسەیەک دروستکەن سووریا و تورکیا و یعنی ئەحمەد شەرع ئەوانە احتیمامیان پێ بدەن بەس فەشەلیاینا ئیسرائیل جەرمە ئەوەی نازانن هاوڕێیان لە ئایندە ئیتر من نازانم مانگەکە ساڵشکی ئەو تورکیا نییە شەڕ ئەوە نابی ئەوی باس دەکری ئەو وەچی ئێرانەوەبی جەپەی یۆنان و قوبرسی لێ قید دەکەنەوە زەپەی جەهەپا و ئیمامۆغڵۆ و وەزعی اقتصادی و کورد و تێمبەگەی دنیاکشت لە تورکیا قید دەکرێتەوە ماندی دەکەن ئەوجا ئەگەر ببێت بەچێ ئەوە کورد ڕەنگی کورد پێک دادان و شتی لەگە تورکیای پێ بکەن هەموو ئەو شتانە تورکیاوا ماندی دەکەن ئەو دوایەوە سووریا و عێراقی لێ دەکەن ئەوە دەبینن لە عێراق چی لێ دەکەن هاوڕێیان بەخێر بن با بچینە سەر بابەتەکە بەهەرحاڵ با بچینە سەر کاکە باڤێل نیشاتی زۆر هاوڕێیان من بۆ خۆم بەڕێزان حاڵەتەکەم هەیە یعنی من وەکو پرەنسیب ینی دژی هەندە دیاردەم دژی ئەرهابم دژی ئەدامم بڕوا بکە دژی تیرۆرم دژی ئەشکەنجەدانی خەڵکم یعنی بە خۆم ینی دژی ئەو شتانە وەکو پرەنسیب لەو ڕوانگەوە ئێستا و ماوەی پاڤل بازاڕی گەرمە نیشاتی زۆرە هەوڵ دەدا ڕێک نمونەی پارتی لە سلێمانی جێبەجێ بکە هەر لە ئەرهاب نا لە شریککردنی و لە کۆنتڕۆلی ئابووری و شەریک بوون لەگەر هەموو بزنسمانەکان تاوان مەسرور بارزانیش کە هات بۆ زانیاریتان زۆربەی ئەو بزنسمانە ئایدینەی چیر بوون پارەی لێوەرگرت لەگەریان بۆ شریک شتە باشەکانی لێوەرگرتن ڕێک ئێستاکە پاڤل تاڵەبانی هەمان شت دەکا هەمان شت دەکا ماوەیە کە بەناو ئەو دەوڵەمەندانە کەوتووە تا ئەن پارەی خەیاڵیان لێوەردەگرێت داوای ممتلەکاتیان لێ دەکا هەر ئێستا هاتم ئەو وتیان جەلالی شێخ نازی مەسئولی دەستگای خۆی ئەوە 4 مانگ لەمەوە بەر 4-5 مانگ لەمەوە بەر وتیان ئەوە کامێرەی پۆینت تو پۆینتی دانایە کە 165 لە حکوومەتە 135 گوایە لە بۆ خۆیان هەتا 25 ساڵی ئەوە کاک عەلی ئەمە ساڵە لەو شتانە زیرەکە بە دەردەوەی ئێمە نازانین بە جددیمە بەس مەسەن وەکو زانیارێگە وەڵا پاڤل زانیتی کورد زەلال ئەتۆ ئەو کەتمەت کردیە چووی لە سوید ئەو عەقدەت کردی وەرە دەی 8 ملیۆن دۆلاری بدە بڕوا بکە و تێ لە چێوە لە شتوتگارت بە ناوی دایکە پاڤلی 40 ملیۆنی بە کاشیش لە خزمەتی خۆشیەوەگرتەوە وایە نە کاک جەلال بەرپرسە چی باڵای دەستگاشی لە بۆشی 8 ملیۆنی لێ خاوەیە هاوڕێیان مەحموود سەنگاوی لەو ماوانە ئەوانەی پێتان دەڵێم هاوڕێن ئەوە هەواڵە ها ئەوە هەواڵی یعنی دەقیقیشە کە ئەوە دەڵێم هەندێک لەو هەواڵانەیە وەرم گرتیە مەرزنیە 100% ڕازی بەس ئەو هەندێک لەو هەواڵان سە باسەکەم دڵنیا بن 100 ئەگە 100 نەبی 190 بەسەرەوەیە دقیقە مەحموود سەنگاوی جگەلەوەی هێزەشی زۆری وەرگیرای تازەم کوڕەکەیان لە کۆماندۆ بەشتەشی باسیدەوە کرد بەڵام خودی مەحموود سەنگاویش جگە لە هێزەکەی کە بانی کلک و باڵ کرایە پارەیەشی زۆری وەرگیرایە شێخ زەعفەر بەخۆی کوڕەکەی پارەیەکی زۆری وەرگیراوە ئێستا پاڤل گرنگی دەگا دەرێیان ئەمنیان کوڕەکەت و بە کوڕەکانیەوە کردی حاکم قادری دەست پێ کردی ئەویش شێخ ئەحمەدی نۆکان هێزێکی 100 کەسی بە توانایی هەبوو بە چەک و پێشکەوت و مدەڕەب ئەوش بە هێزەکەشەوە زۆربەی شتەکانی ئێوە گرتیە بەهەرحاڵ هەرچی بزنسی سلێمانیە هەرچی بەرپرسەکانە ئەو بەرپرس بوون هەر هەمووی کلک و باڵ کردیە پارەکەی دۆ خۆیتی کەس نەڵێ ئەو پارە لە بۆی چێتی و چاکسازیە و ڕێخستنەوەی ئەو شتانە قۆڕە پاڤل بەس بیر لە پارە دەکاتەوە بەس و پارەکانی هەر هەمووان بین لەبەرەوە تێدەگا ئەوانە هەموو بەعرەقەی نیچوانی تاڵەوانی پێڕاگەیشتنە یان ئەوەتە فرسەتەشی ڕێکەتیەوە چی قۆڵ بڕێگە هەبوو تەمسیلی کوردی ئەوی لە بیری بی لە ئەفتاکان جەنابی مفەتیش وشی کابرا دەگو ئەو لا قۆڵم پڕە ئەوم برێم ئەو بەرکەم پڕە ئەوم پڕە ئەوم پڕ ئاوای لێ کردیە بڕوا بکەن بەنا ئەوە بەس بەرپرسەکان دەڵێن دەوڵەمەندەکان فاروقی مەلا مستەفا قەیوانە چێ ئەوەی فاخیروان نەزمەدینی مۆس مەلا یاسین لە هەر هەمووان داوای پارە دەکات لە هەر هەمووان مڵک ماڵ پارە
ئیتر سەتا سیە سەتات لا یعنی ئەوانە خەبەرە داوای پارەیان لێ دەکاتن ئەوەی تەسلیمی نەبێ ئەزیەتی دەدات یەکێک لەوانەی هاوڕێیان یەکێک لەوانەی کە فاروقی مەلا مستەفا تەسلیمی نەبووە ئەو سکرتێرەی داوای لێکردیە هەموو مەلەفی ئینفۆرماسیۆن زانیاری لەسەر فاروقی مەلا مستەفا و پەیوەندی و ملک و ماڵی بمدەیە ئیتر نەیاندایتێ ئیتر بەو دەردەیان برد هیچ خۆی نەکوشتێ تەحەدا دەکە باشە تەحەدا دەکە کوشتە لەبەر ئەوەی یعنی داوای هەموو زانیاری لەسەر ژیان و پەیوەندی و ملک و ماڵی فاروقی مەلا مستەفایان کرد من خەبەرەکەم لاداوڕێیان تەوانە وەکو احترامەن وتیان بنە ماڵەکەی و ئەوانە دەڵێن زووە و چێ دەرێ ڕاستە و دڵ لە گەرما و گەر من ڕۆژ یەکەم بۆیە لامدا بەستاتیم پێتان دەڵێم ئەو یەکێتی کردیتی ئەو پاڤل یەکێتی نەما کوڕ شتێک نەما ناوی یەکێتی بی پاڤل و قوبات بەنا ئەو دەوڵەمەند و ئەوانە کەوتن پارە خڕ دەکاتەوە حەقی لە هیچ کردنیە پارە مانی ئەو پاڤلە نامەی لۆ بابی نادیە لەگە داچ دەبابی وتی یەک دەفتەر پاوەندم دەن یەک دەفتەر کردیە بارە هەڵەمەش بەرەو کۆتایی دەڕۆی بەڕوا بکە ئێستا کە بە ملیار نارێ پارە بزنسەکە لەولا دەخوا لۆ ئەولا ئەوە خاڵەشی زۆر جەوەری یاڕیان ئەگۆ سەیری پاڤل بکەن پاڤل ئەو کەسەیە بەسە نەف سەربازەکان دەسوڕێتەوە ڕۆژێک چاکسازێکی نییە ڕۆژێک مەعرەزەکی کردنەوەی نییە ڕۆژێک شتێکی ئەدەب و هونەر نییە ڕۆژێک هیچ نییە بەس هەیە نییە جری سەربازی دێتەوە تو نازانانی چ ڕەبتت بە سەربازی هەیە خۆی عەرز دەکا ئەوەی دەکا هیچی تکەی نییە نەفکر نەسەقافەت وەرە ئێستا کە سیمینارێکی لەگەڵ بکەی بڕوا بکە 5 دقیقە قسەی پێ ناکرێتن 1000 فەڵتە دەدا بەرحاڵ ئەوە یەکێک لەو خاڵانەیە دەبتەباران با عەجەلە مادەم و بڵێم کە بەنا ئەو بزنس دەوڵەمەندانەی سلێمانی کەتی هەر هەمویان شریک تاوان ئەوە میراتی ماڵی بارزانیە ماڵی تاڵەبانی دەستیان پێکردیە چۆن لە ئێرهاب دەستی پێکرد لە بزنسی ئەوانش دەستیان پێکرد خاڵش کەش دەمەوێت گرنگە پێتان بڵێن پاڤل بەهۆی ئەوەی لەسەر پەت زۆر یاری دەکە هاوڕێیان ئەوانە کەسیان ئەوە نییە بڵێ بەسەر بە ئێرانە سەر بە ئەمریکایە یعنی سەفقات دەکەن سەفقات ئەو سەفقەی لەگەوەی شریک دەبن ئەو سەفقەی لەگەوەی شریک دەبن بەڵام ئەمریکا لی بێزارە ئەوەی ئەم بزانم ئەمریکیەکان زۆر لی بێزارن بێتاقەتن لەبەر ئەوەی ئەمریکا تااقەتی شەڕ و شۆڕی نییە یعنی جەپەی لۆ دروستبی وەکو ئەوی لالۆزار پێی خۆش نەبوو بەڵام ئەوە نییە بڵێن ستۆپی پێکرد کە پێی دەکرا نەیکرد دەیتوانی هەندە جارێ هەڕەشە دەکا پیاوم دەوێ بڵێ لەل یعنی پێی ناخۆش بوو هەولیدا بەڵام کە ڕوشیدا هەندە لای گرنگ نییە بەڵام مووقفشان لەسەر وەرگرتیە پاڤل لەو ماوەی ڕابردوو زۆر هەوڵیدایە لە هەواڵێک لەگە ئەمریکیەکان دەرکەوی دەرگایان لە سەقەپات کردیە لەبەر ئەوی پاڤل پێویستی بەوە بوو بڵێ کاکە من لالەزاریشم کرد بە تۆپبارانی سلێمانیشم کرد ئەمریکیەکان لەگەرە من ئەوەنە حتا قوبادی براشی کە بان کرا من ئێستا زانیارەش کەش دەڵێم کە بان کرا بڕۆسەی کە یەک ڕسمی پیشاندایە لەگەڵ قونسڵە نوێی ئافرەتەی پێدەکەنی کۆنەما یعنی ئەوە شەڕی نەفسیە دەیدادن قوبا لۆ ناڵەی ئەریتیا پێگۆتی تو شەرەفت قوبات کە تو زۆر زمانت لووس و شیژنە و دەستیش بە مووس دەبڕی پێم بڵێ چیان پێگۆتی باشە چ پەیامەتیان لۆ پاڤلی پێناردی گرنگ کاڕێیان ینی پاڤل لەو ماوە زۆر خەڵیدایە ئەمریکیەکان ببینی ئەمریکیەکان زۆر متحەمس نین و قەزەی لاهووری بەڕاستی بەڵ بەریتانیەکان لۆی متحەمسن هەم جنسی هەیە و نازانم هەم بەریتانیەکان لۆی متحەمسن ئەمریکیەکان لایەن سانەویە لاهور بەڵام ئەمریکیەکان یەکشت پێیان خۆش نییە پاڤل ئەو ئەنتەریاتەیەکە لەگە ئێرانە و ئەو شەقاوە و حەزیان لە ئاژاوە نییە لە منتیقی حەزیان لە ئاژاوە نییە ئەوجا ئەوانە لە پاڤلی تووڕەن بەس ئەو تووڕەبوون هاوڕێمانە ئەوە نییە کورە دەچن دەیگرن هەندێک خەڵکیمەوەچی ئەوەی پەنەمای بچن بیگرن و ئەو بن نانە ماوەکە لی بێزار دەبن و ڕسالەکە دەیدەنێکە ئەوەنە و بایکۆتی دەکەن و ئەگەر بەردەوام بی بێگومان ئیزراعاتیت کەشی لەگە دەکەن ئیزراعاتیت کەش من نازانم بەس یعنی دەرێ
باران ئەو ئزراعەتی گرنگ ئێستا پاڤل ئەو دوازە ڕۆژەی لە دوای لالەزار هەموو هەوڵەجیدا یەک دیداری ئەمریکیەکان وەربگری دەرکیانە سەقەپات کردیەوە بە قوبادە ژابیان لۆ ناردیە ئەوەی ئەم بزانم پێیان گوتێ پێ بڵێ دانیشە ئەو جمو جۆڵانە نەکاتن گرژی و کێشەمان ناوێت لە منتیقەی بە تایبەتی لە سلێمانی و لە کوردستان ئەو هەموو کێشە و ئەوە دەکات لە ئێرانەکەش ئەو لەو گۆڕەی گەڕێ یعنی لی پاستن ئەو نقطەیەیە وتر ئەو مشکلانەی هەیە تا ئێستا وەکا قوبات ئەی بە زۆر لە بۆ شەرم لە خۆت بکە ئەتوو ئەمن پێم ئەی بەندەشت نازان من گۆ خاوەن وەعد نین یعنی ئاوڕێیان بڕوا بکە قوبات زۆر لەولا لە ئەو لا خەڵکی نارد چت دەوێ ئەو گۆ بابم هیچم نییە بەڕاستیشم ئەم بێباکەم لە هەموو مەسئول و حزب و دابوو دەستگای چیان هەیە لەسە من بڵاو نەکەنەوە چیان هەیە چ قسەک دەکەن ئەو هەموو داوە باز مایان یەک تکام لێ کرد ئەوە ڕاوێژکارێکی بوو بە خۆشی ئەوەی کرد وتم کاتی خۆم بەس ئەو شەڵتەرەی سەگەی چاک بکەن کورە زۆر دۆزەخێکتان لە چەک دروست کردی وعدیدا سێلیش نەدروست دەکەم وا سێ مانگە ڕاستی نەکرد هیچی نەکردیە وەکا قوبات من ئاگام لێتە من کاندێ هاوڕیان ئەندێ قسە هەیە دەکەم قوبات دەزانی کووە قوبات ئەتوو نەتگۆت بوو ئەگەر هێرش بکرێتە سەد ترامپیش ئەنگۆ چەکتان هەیە بەو برادرانت گوت بوو ئەنگۆ چەکتان هەیە هەمان هەموو چەکەچی بەکاردن لەبەرەوەی گلەیان لێ کرد لە قوباتیش کو دەبێت چەکی ئەمریکی بەکار بێ کو دەبی واگوت ئەگەر هەوڵی تیرۆری ترامپ بدرێ ئەنگۆ شوە دەکەن یعنی من قەزم لەوەی دی ئەو قسانە دەکەم قوبات دەزانی یانی چێ پاڤل دەزانی یانی چ قوباتە کابراایکی زۆر بێ پرەنسی بوو ناڕازگۆی یعنی ئاوڕێیان من بڕوا بکە ینی بەقەت ئینسان زیاتر بەو ئاژەڵە بێ زمانن لەبەرەوەی بێ پشتپەنان بێ زمانن هەرچی هەرستەوە ئازاریاندا ئەو شەڵتەرەش دۆزەخەکە لە بۆیاندانایە وعدی پێدەتم کاتی خۆم بەس ئەوەی چاکە لە بۆ ژیانیان ژیانی ئەو بوونەوەرە ئەو دوو کێشەیەکی گەورەی ناو کۆمەلگایە مەسەلەی سەگ پڕ دەدەنە ئینسان کاکە برسینە بێ زمانن خۆراکیان نییە خەڵک لێیان دەدا ئەوانیش پڕ دەدەن کێشەیەکی گەورەی ناو خەڵکە کاکە ڕۆژ بە ڕۆژ ئەمە جێمان لێ دەبی چارەزر باش سێلیشم پێکیان لێت فشەکارتر نییە بەهەرحاڵ کا قوبادەڤەندیش لەگە پاڤلی پێکەوە دوو مافیان بەناو سلێمانی کەتینە بەرپرس بەس زیاتر ئیشەکان پاڤل دەکات قوبات زمان لوسەکەی لەوە دەکات بەس بڕوا بکە قوبات لە پاڤلی خەتەرترە لەو شتانە من بە ئاشکرا دەڵێم قوبات کە قسەش چاتشێکە دەگەیرە من پارەی خەڵکم نەخواردیە ئەزیەتی خەڵکم بڕوا بکەن ئەو زۆرتە کوڕەی تاڵەبانی وا بەناو هەموو بەرپرسەکان کەتینە کەسیش نەڵێ ئەوە چاکسازیە و دەستی خۆشبی و زۆر باشە کورە زۆر خەتەرە من لەگەڵتاندام ئەوانەی لێیان وەردەگری کەسیان فەقیر نین کەسیان کوڕە هەژار نین بەس لەو ڕوانگە ڕۆبەرتوودەکە نییە ئەوە بچی بەسە فەقیر و هەژاران دابشکە لە بۆ خەڵکی شەهیدان بکات نا ئەوە هەمووی لە جیرفانی خۆیتی ئەوە هەر حیزب هادی نەهێشتە ئەوە هاتیە بەوەی ئۆچینێ چیری لە بدایەتی انتفاضی بڕوا بات بۆ هەوڵی دەدا 50,000 دیناری سویسری وەربگری تی تەقین ئەوە زانیاری ئینێتی لە نۆتیەک 50,000 سویسری بدەنێ تێر تەقتێنەوە ئێران لەبەر ئەوی بڕوای نەدەکرد 34 ساڵ دەژینەوە قوباد و پاڤلیش خەونە خەیاڵە ئێستا لە ناویدا دەژین بەنا ئەو دۆست بسنسانە مڵک ماڵ هوتێل کورەبا بۆ فارق مەلام سەفا پار بوو چوو بەکنی گوتبی ئەو هوتێلە لە بۆ منە هوتێلە چێتی ئەو ئیمرە لە بۆ منە یعنی ئاوایە مۆزوعەکان لەگەریان گرنگ ئەو کابرای زانیار هیوە کوشتیان ئیتر هەچی ڕۆکەش کە دەرێ ڕاست ناکەن ئەوە زانیاریە و نیازی شتی کەشیان هەیە نیازی شتی کەشیان هەیە من ئاگادارم بەڕاستی نیازی شتی خراپیت کێشیان هەیە مزایقی هەموو دەوڵەمەند و بزن کە وەشتش زۆر خراپە ئەو دەوڵەمەندانە پارە و مڵکەکانیان لە سلێمانی لە هەولێرێ تەرخان دەکەن ناگرێنە ئەوروپا بێ ئەخلاقیەت و لێ نەگەڕی یعنی کاکاریەک لەوانە بە هەزاران ڕاست ئەوانە سەرمایەدارن کوڕی فەقیر نین ئەمە ناڵێن ئازادی خوازن دەنگن یان ئەوەنیان پارەکانیان هەمووی بە حەڵاڵی تر نەنا بەڵام کاکە ئەوانە دەیان پرۆژیان لە کوردستان کردەوە لۆ پاڵیان پێوە دەنێن بڕۆن هەر بێن بچنە بەغدایان بێنە ئەوروپا قیمەی ئەوەیە دوێت ئەتوو پارەکەش لە بۆ نەخۆشخانەی هیوانیە لە بۆ بنەماڵی شەهید نییە لۆ جیرفانی خۆتە لۆ ڕابواردنی خۆتە لۆ های لایوی خۆتە پاڤل لە بۆ ئەوەیە سارەی
نازم الله سيارك بو بلاون كتب قرآن لبو عاشقي كري بفي 6 مليون دولار يوم لا بختار جو رجعنا باسي كرت لا مرجيني بي 6 مليون دولار لبو عاشقي هدية كري ابن معلش يدي جو بريويا بهرحال أوريان وقصانه وباسانه بو أو كرة كجاء ومزايقك يشغلوا مزايقانه ترسى دخانا دلو دروني كوشت جزو خرابة أو خلكش بنالو وسيلة كذا با بابلو تما تو عنتري يعني مشتق خلش بنالو كذا با حدودش لو بدادنيت من أون ده توانه مبلم يعني أولنياتو تو براسي زور منالي هر براسي ما وتدقي هرتي كردد لود دست سري بروابك سركردي سياسي آقاي لخونا بي وكو قال درما لسر رادية أخواري من هر عونده دالي كاتش خوش سپاس با وقتی لگم تاندانا جوتان راگرتين سپاس تاندگم بس بروابو نقطه بکن اوی استاده کری هیچی را پینایی چاکسازی اشتا قرآن نیکایی چیتی دعایی که لود زبط کردنی چیتی هموی پاره و ملکو مالا هیچی را بود چاکسازی نیا پاول قبات بجوتا وكو مسرور ذكر ككو هذا السر حكم هموش تشكرت هرتي دولة مندو ملك ومال بو هر هموي بردو يعني قريان بوشري همان تجربة مالي بارزاني استبعاد العقوبات دوباره ذكر بلا يعني لا استا لقى مريشي بريطانيا كان بارشنا باب العقوبات اوجنيه دركا قبات كلابيا ابدي دبي بلا مليانا مرتاحا او تندو تجانا ذكر بس خلشي موتي نجا كمرتنا مرتاحا او انا دين لسمنوتو لا لسخويان رنجي لسأوزن دي امريكا حدودك دبو بافل دابنين اگر برينا دات بنمونا بلام لسلا لزار نايك او بعرف بسان باش تشو ده هاورن دوانش بيتامبلم اوزد زي لسلا لزار دروس كرا اوزد زي لسلا دوري هبوها اوانش بدوات سندكن ملت كبيدنگ بي اوانش بيدنگ بن قضيك ببتا قضية شي اوانش بدوات سندكن بوه قضية كان قولبك تاتي شوش